بە سەدان کەس لێرە لە هەولێر بە خێوکردن و پێشبڕچێ بە کۆتری فاو بۆتە مەراقیان. لە زاری خەڵکیەوە پێیان دەوترێت فاوبازان، بەڵام خۆیان بەم دوایە عەز دەکەن فاوناسیان پێ بوترێت. کۆتری فاو کۆترێکی دانسخەیە بە ناوی شاری فاوی خواروی عێراقەوە ناونراوە. هەندێک کەس دەڵێن ڕەچەڵەکی ئەم کۆترانە ئێرانین. ئەم کۆترانە توانای بەرگەگرتن و مانەوەیان لە ئاسمان زۆرە. ئەوانەی ئەم کۆترانە بەخێو دەکەن مەراقیانە بەشداری پێشبڕچێ پێ بکەن و کۆتری براوە بۆ خاوەنەکەی دەبێتە شانازی. فاو بەخۆی سەرهەڵدانی فاو لە شاری بەسرا لە قەزای فاو سەری هەڵداوە. فاو قەزایەکە لە بەسرا، ناوی فاو بەخۆی وەیە کە شۆڕ بوویتەوە بۆ شار و شارۆچکەکانی هەموو عێراق. یەک لەوانە هەولێر کە بەناوبانگە فاوی هەولێر. فاو لەگەر ئەو مەسوومە و لەگەر ئەو مەرجەی مەرج عامی فاوناسان، فاو یەکجار ناوبانگی دەرکردووە. 4 مانگ جارێک پێشبڕچەی کۆتری فاو لە هەولێر دەکرێت. لێرە پێی دەڵێن مەرجی عامی فاوبازان. بەشداربووەکان لە زاخەوە تێیدایە هەتا بەسرا، بەڵام دادوەرەکان دەچن بۆ لای ئەو کۆترانەی کە بەشداریان پێدەکرێت.